سڵاوتان لەبێت بینەرانی پایتەخت میدیا لە نێو بینای ئەنجومەنی پارێزگای کەرکووکم بڕیارە پاشکەمێکی تر ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆبوونەوەیەکی بەپەلا ئەنجام بدات بەهۆی خراپی کارەبای نیشتیمانی لە شارەکە. ئەم کۆبوونەوەش لەسەر داوای ئەحمەد ڕەمزی کۆپڵلو کاندیدی بەرەی تورکمانی کە لە ماوەکانی ڕابردوودا پەیوەندی ینی چۆن بڵێ لە نێو پێکەرانی ئەم حکوومەتە نەبووە ئێستاکانە بەهۆی خراپی کارەبای نیشتیمانی وەکو خۆی دەڵێت لە پێناو ئەو کێشەیە کە پەیوەندی بە هاوڵاتیانەوە هەیە بەشداری کۆبوونەوەی ئەنجومانی پارێزگای کەرکووک دەکەم. ئەمە جێگەی باسە لە ماوەکانی ڕابردوودا ئەحمەد ڕەمزی کۆپڵلو بەشداری هیچ کۆبوونەوەیەکی ئەنجومەنی پارێزگای کەرکووکی نەکردووە و بایکۆتی هەموو کۆبوونەوەکانی کردووە. پاشکەمێکی تر بڕیارە کۆبوونەوەکە دەست پێ بکات بە ئامادەبوونی هەرێک لە بەڕێوەبەری فەرمانگەی کارەبای نیشتیمانی و بەڕێوەبەری دابەشکردنی بەرهەمە نەوتەکانی شاری کەرکووک بە ئامادەبوونی ئەندامانی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەندامێکی بابلیۆن و دوو ئەندامی هاوپەیمانی عەرەبی و بڕیارە ئەو ئەندامەی بەرەی تورکمانی بەشداری لە کۆبوونەوەکە بکات و هەوڵ بدەن لە کۆبوونەوەکەدا چارەسەرێک بۆ کێشەی کارەبای نیشتیمانی بدۆزنەوە. ئەوەی کە جێگەی سەرنجە لە ماوەکانی ڕابردوودا حکوومەتی خۆجیەی کەرکووک هەوڵیدا بە میکانیزمی نوێ کێشەی کارەبا چارەسەر بکات و پێدانی کارەبا بە هاوڵاتیان زیاد بکات، بەڵام ئەو هەنگاوانە هیچ ئەنجامێکی نەبوو تاوەکو ئێستا کارەبای نیشتیمانی لە شارەکە بە شێوەیە خراپە. خەڵک لە مانگی ڕەمەزانە گەڕک هەیە بەهۆی نەبوونی کارەباوە ڕۆژوو شکاندو و بەربانی کردوتەوە. ئەمە ژوای کردووە نیگەرانی لای هاوڵاتیان دروست کردووە. ئەوەی کە جێگەی باسە پاشکەمێکی تر کۆبوونەوەکە دەست پێ دەکات ئەوانەی کە بایکۆتی کۆبوونەوەکانیان کردووە تاوەکو ئێستا ئامادەنی بەشداری کۆبوونەوەکان بکەن. فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان و ئەو سێ ئەندامی هاوپەیمانی عەرەبیە تاوەکو ئێستا بەشداریان نەکردووە لە کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. پێشبینی دەکرێت پاشکەمێکی تر کۆبوونەوەکە دەست پێ بکرێت. ئەوەی کە جێگەی باسە پێدانی کارەبای نیشتیمانی لە کەرکووک بە شێوەیە کەمبۆتەوە لە ماوەی 24 کاتژمێردا 5 بۆ 6 کاتژمێر کارەبای نیشتیمانی هەیە لە شارەکە. ئەمە ژوای کردووە کە ئەو ئەندامەی بەرەی تورکمانی وا بکات بەشداری کۆبوونەوەکان بکات و ئەمڕۆ لە نێو بینای پارێزگای کەرکووک هەوڵ بدرێت کێشەی کارەبای نیشتیمانی چارەسەر بکرێت و زیاتر کارەبا بە هاوڵاتیانی شارەکە بدرێت.